دوو نووسراوی پارێزگاری کەرکووک بۆ وەکالەت بۆ دووبارە دەستپێکردنەوەی تعریب. یەکەمیان بۆ قایمقامی قەزای دووبس تاوکو دووبارە عەرب بگەڕێنێتەوە بۆ گوندی پەڵکانە. دووەمیشان بۆ هێزێکی ئەمنی تاوکو یارمەتی گەڕانەوەی عەرەبەکان بدەن. ئەم هەوڵانەش بۆ دووبارە تعریبکردن لەلایەن سەرۆکی لیستی برایەتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە بەلادان لە دەستوور ناو دەبرێت. لە هەموو شێوەکان هەر کەسێک هەوڵ بدا بۆ گۆڕینی دیموگرافی شارەکە پێشێلکردنی مادەی دەستوری 140 و دەرکردنی قەراراتی تازە چکە و مافی قەرارات دەرکردنی نییە. ئەنجومەنی پارێزگا بێ کۆ بێتەوە بڕیار دەرکایە هەر شتێکە بێت لە لیژنەی باڵای مادەی 140ەوە دەرچێت ئەو سەڵاحەتی ئەوانەی نییە لەبەرەوە هەر کارێک بیکە جێگەی ڕەزامەندی نییە و لێشی قبوڵ ناکرێت هەڵیشەوە شێنرێتەوە. سەرۆکی ئۆفیسی جێبەجێکردنی مادەی 130 دەستور کارەکانی پارێزگاری کەرکووک بۆ وەکالەت بە پێچوانەی مادەی 130 دەستور ناو دەبات. ڕاشی دەگەێنێت ئەوان وردبینی لە ناوی و عەرەبانەدا دەکەن تاکو بزانن قەرەب و کراونەتەوە یاخود نا. ئێستا ئێمە لەگەڵ ئەنجومەنی سەرگەڕانە سەرقاڵی ئەوە بووینە ئەمڕۆ بە تایبەتی هەموو ئەو ناوانەمان پێگەیشتووە و هەموو ناوەکان بلای خۆمان بەراوردێکی بکەین بزاین ئەوانەی کە دەیانەوە بگەڕێنەوە قەرەبووە کراونیانە. هەمووشی قەرەبوو کراوەتەوە هەمووی پارەی وەرگرتووە خەڵکی وای تیا هەبووە ئەمە لە ئالبدێرەکانن. ئێمە کاتی خۆشی ئەمەمان بە مستەمسەکی ڕسمی دایە ڕئیسی جمهوری وتمانەوە تا کار بۆواکەن ئالبدێر بگەڕێنەوە کازم الهانی سەرک عەشیرەتەکەیەتی ئەوانەی کە ماونەتەوە کە سوکارێتی کازم الهانی خۆی وەفاتی کردووە تەنها خۆی 150 ملیۆنی تەعویز وەرگردووە قەرەبوو وەرگردوێتەوە. ئەمە دژی ئەو مەسەلەیە اینجا ئەمە کە سوکارەکەیەتی هاتوونەتەوە هەمویان وەریان گرتووە هەم لە گرێبەستەکە کە زەرەرمەند بۆ تەعویزی وەرگردووە هەم بە 140 تەعویزی وەرگردووە بە 20 ملیۆنەکە. لە دوای ڕووداوەکانی 16 تشرینی یەکەمەوە پارێزگاری کەرکووک 3000 بڕیاری پێچەوانی مادەی 130 دەستور دەرکردووە. جگە لەمانەش چەند کارێکی وەکو دژایەتیکردنی کورد و هەوڵدان بۆ تێکدانی برایەتی و تەبایی کەرکووک دەبینرێت. کارۆن محەممەد، کورد ساد نیوز، کەرکووک.